سڵاو بینەرانی ئازیزی تەلەڤیزیۆنی کۆمەڵە، من ساریە عارفی لەگەڵتانم لا بەرنامەیەکی تایبەت بۆ بەرزڕاگرتنی یادی هاوڕێ غوڵام کشاوەرز. هاوڕێ بەمەنجەوادی ناسراو بە غوڵام کشاوەرز ئەنجامی کومیتەی ناوەندی حیزبی کۆمونیستی ئێران، یەکێک لە کادرە دیار و ناسراوەکانی بزوتنەوەی کۆمونیستی ئێران و لە زیندانە خۆڕاگرەکانی سەردەمی حکوومەتی پاهلەوی ڕێکەوتی چواری خەرمانانی ساڵی 1368 هەتاوی لە وڵاتی قەبرەس و لە بەرچاوی هاوژین و کەسوکارەکەی بووە ئامانجی دەستڕێژی ترۆریستانی حکوومەتی ئیسلامی ئێران و بەداخەوە گیانی بەخت کرد. هاوڕێ غوڵام چەند مانگێک پێش گیان بەختکردنی لە ڕێگەی ڕاگەیاندنەکانی حیزبەوە تاوانی ترسناکی حکوومەتی ئیسلامی لە کۆمەڵکوژی سەراسەری زیندانی سیاسی ساڵی 67 لە قەڵاودا بوو. بۆ بەرزڕاگرتنی یادی ئەم هاوڕێ خەباتکارە گفتوگۆیەکمان هەیە لەگەڵ بەڕێز هاوڕێ ئەحمەد ئەسکەندەری نووسەر و چالاکی سیاسی کە لە نزیکەوە لەگەڵ هاوڕێ غوڵام یەکتریان دەناسی. هاوڕێ ئەحمەد بەخێربێی، زۆر سپاس بۆ بەشداریتان لەم بەرنامەیەدا. سڵاو ڕێز بۆ ئێوە و زۆر سپاس بۆ ئەو دەرفەتە و یادی کاک غوڵامی کەشاوەرز هەمیشە بەرز و بەڕێز بێت. زۆر سپاس. هاوڕێ ئەحمەد، دەمەوێت پرسیارەکەم ئاوا دەست پێ بکەم. ئێوە تایبەتمەندیەکانی هاوڕێ غوڵام کشاوەرز و ڕۆڵی ئەو لە خەباتی ڕزگاری بەخشی ئێراندا چۆن هەڵدەسەنگێنن؟ کاک غوڵام جارێ با ئەوە بڵێم کە ساڵی 1334 هەتاوی لە گوندێک بە ناوی نارەک لە نزیکی شاری دوگومبەدان یا گەچساران کە بە دنیا هاتووە کە بێتە ناوچەی کۆچیلیۆ و بۆی ڕەحمەد، ئەمانە لۆڕ بوون و لە بنەماڵەیەکی هەژار گەورە بووە. لەوێ خوێندوویەتی زۆر معلوم نییە خوێندنی ناوەندی و ئەوانەی لەکوێ تەواو کردووە، بەڵام ئینسانێکی زۆر زەحمەتکێش بووە، زۆر زۆر سەمیمی بوو. هەموو کەس ئەوانەی کە لە نزیکەوە ناسیویانە چ ئەو کاتانە چ دواتریش و من خۆم لە ساڵەکانی دواییە کە ناسیم، ئینسانێکی زۆر عەجایب گەرم و گوڕ و میهرەبان و چوزانم هەموو سفاتێکی باش بەڕاستی ئەتوانی بۆ کاک غوڵامی ڕیز بکەی. کاک غوڵام دوای ئەوەی کە خوێندنی ناوەندی تەواو کرد، کۆنکوری داوە، قبوڵ بووە، چووەتە دانشکدەی کەشاوەرزی لە کەرەج و ماوەیەک لەوێ بووە. ناوەکەیشی نە غوڵامی جەوادیە، نە بەهمەنی جەوادیە، نە غوڵامی کەشاوەرزە. غوڵامی کەشاوەرز کە ناوی ڕێکخراوەیەکەی بوو، لە ڕاستی داوا دەرکەوتووە لەسەر سایتێکیش مەربوط بە گیانبەختکردوانی ئێران نووسراوە، وا دیارە ناوی غوڵام عەلی نارەکی بووە. و دوای ئەوەیە کە ئیتر ئەو ناوە گۆڕێت و تەبعەن لەبەر نێنی بوونەکەی ڕۆڵێکی زۆر گرنگی بووە، لە خەباتی چەپ بووە، بینێک ماوەییست بووە. دوایەوە گرۆیەکیان دروست کردووە لە سەردەمی شۆڕشی ئێران، بە گەرماویش لەگەڵ هاوڕێکانی بەشداری کردووە لە شۆڕش لە دژی شا. و دوای ڕووخانی ڕژیمی شا ئەویش نزیک بووەتەوە و لەگەڵ خراوی اتحادی مبارزانی کۆمونیست کەوتووە. لەگەڵ ئەوان بووە ماوەیەک لە زمانی شام زیندانی بووە. دوای ئەوە ماوەیەک بەرپرس بووە لە ئەسفەهان، بەرپرسی بەشێکی کرێکاری بووە لە ئەسفەهان. بەڵام دوای ئەوە کە بارودۆخی ئێران زۆر شێویاوی هیچ کەس نێتوانی بمێنێتەوە، ئەوانە ئیتر دەرەوە و بۆ کوردستان. ئینسانێکی زۆر تێکۆشەر بووە و زۆری شتێزانی، زۆری ئەخوێندەوە و لەو کەسانەش بوو کە ئەیشی نووسی. بەڵێ. هاوڕێ ئەحمەد، ئاستی کاریگەری هاوڕێ غوڵام لە خەباتی حیزبیدا چۆن بووە؟ لە هەر کوێ بوو لانیکەم ئەو جێگانە کە من بینیم، من کە لە ئەو وەختانە لە نوێنەرایەتی کۆمەڵە لە دەرەوەی وڵات کارمە کرد، ئەو لە ڕێکخراوی دەرەوەی وڵاتی حیزب بوو و بەو پێەیە هاوکاری بوو لە بینمانە و من لە نزیکەوە ئەمبینی. زۆر ئینسانێکی جددی بوو لە کارەکانیان، زۆر بە پرەنسیپ بوو و زۆر دڵسۆزانە کاریە کرد و لە کۆبوونەوەکانە و لە دانیشتنەکانە هەمیشە قسەی پێبوو، قسەی تازەی پێبوو. ئینسانێک بوو ئەهلی لێکدانەوە بوو، تەحلیلیە کرد و زۆربەی جارەکانی شەڵبەتە تەحلیلی باشیە کرد.
ئەو ساڵانەی دوایی کتێبێک بڵاوبووتەوە لەسەری لەلایەن کەسێک بە ناوی مەزدەکی چێهرازی. کتێبەکە ناوی ئەوەیە مبارزی کە می ئەندیشیت. یعنی لە ڕاستیدا وا بوو کە وەڵام ئینسانێکی تێکۆشەر بوو، بەڵام هاوکات بیرمەندیش بوو، بیریە کردەوە لێکدانەوەی هەبوو. بۆیە لە یەکێ لە تایبەتمەندیەکانی ئەوە بوو کە لە بۆچوونەکانی خۆی لە لێکدانەوەکانی خۆیان پێداگری ئەکرد و لە کۆبوونەوەکانە مەسەلەن لە من نەبووم بەڵام وەگویستومە لە پلێنۆم و لە کۆنگرە ئەوانە زۆر عجایب دیفاعی کردووە لە بۆچوونەکانی خۆی و لە نەشریەی بە سوی سۆسیالیسمیشە کە دوایە بڵاوبووتەوە و کێشەیەک بوو لەسەر مەسەلەی ئەوەی کە سۆسیالیزم لە شوورەوی چی لێ هاتوو، چۆن چوو، باری ئابوووریەکەی چۆن بوو، باری ئیدۆلۆژیەکەی چۆن بوو. ئەوانە وەڵامی کەشاوەرزێکی لەو کەسانە بوو کە قسەی خۆی هەبوو و ئەیوێرا ئەو بوێریەشی بوو کە لە بارامبەر ڕێبەرانی ناسراوی ئەم تەشکیلاتە بوەستێت و ڕاو بۆچوونی خۆی بە ئاشکرا دەرببڕێ و ئەمە یەکێ لە تایبەتمەندیە گرنگەکانی بوو بە بۆچوونی من ئەوە بوو کە زۆری ناوبانگی دەرکرد بوو. دواتر کە لە دەرەوەی وڵات ئیتر جگە لە کاری حیزبی خەریکی ئەو بوو کە لەگەڵ پەنابەران و ئەوانە هاوکاری ئەکرد بۆ مافی پەنابەران لە دەرەوە، ئیتر وەکو کەسێکی ناسراو بوو، زۆر بانیانەکرد لە مراولەلا بۆ قسەکردن و هەمیشە کەسانێکی زۆر بوون کە پێیان خۆش بوو گوێ بگرن لە قسەکانی و بە تایبەت زۆر جار لەسەر بیر و بۆچوونەکانی وەگازمکردن لەسەر شوورەوی و لەسەر کێشەی مارکسیزم لەوێ هەمیشە قسەی خۆی هەبوو. بەڕێستان بابەتان لەسەر شێوازی تیرۆری تاوانکارانەی ئەم ڕێبەرە کۆمۆنیستیە لەلایەن تیرۆریستانی کۆماری ئیسلامیەوە نووسیوە. تکایە لەم بارەیەوە ڕوونکردنەوە یەکمان پێ بدەن. بەڵێ بەداخەوە من لە وەختێک کە ئەو ڕۆژە ڕۆژی چواری خەرمانان کە وەڵام تێرۆر کرا، من لە سوێد بووم تەبان تەلیفۆنیان بۆ کردم، خۆن نەمزانی بوو شەو درەنگانێ زۆر درەنگان تەلیفۆنیان کرد، وتیان یەکێ لەلایەن کۆمیتەی ناوەندی حیزبەوە تەلیفۆنی کرد، وتیان شتێکی ئاوا بووە و هاوڕێ غوڵام لەگەڵ دایکی و لەگەڵ هاوژینەکەی و لەگەڵ براکەی و ئەمجار کەسوکاری هاوژینەکەشی کە ئەویش لەم ساڵانەی دواییە بەداخەوە بە نەخۆشی کۆچی دوایی کرد، فەریدەی ئارمان، کەسوکاری ئەویش هاتوون و تێرۆریان کردووە و کەسیان زمان نازانێ و مشکلیان هەیە و احتیاجی کێزگار زۆریان بە کۆمەکە کە بە منیان وت. من تەبعەن وتم زۆر باشە، دیارە زۆرم پێ ناخۆش بوو، ئەوە معلومە، وتم زۆر باشە، بەڵام من لەبەرەوە لە نێرانەتی کۆمەڵەکارەکەم لەبێت لە کۆمیتەی ناوەندی کۆمەڵەوە پێم بسپێرن. ئەوە بووی تر زۆری پێ نەچوو. کاک سەیبراهیم تەلیفۆنی لێکردم، وتی هەرچیەکت لە دەست دێ بیکە. من لەسەر سایتەکەم کە هەر بەناوی خۆمەوەیە ئەحمەد ئەسکەندەری یا ئەحمەد ئێسکەندەری .com لەوێ بە وردی نووسیمە و وێنە و شتی ڕۆژنامەکەیشم داناوە. من لێرەوە ڕێککەوتم و چوون بۆ لارناکە، زۆریشی پێچوو، فڕۆکەی یەکڕاست نەبوو، ناچار چوون بۆ ئاتەن، لەوە ڕۆیشتم. ئەگەر گەیشتم من پێم وابوو بە منیان وت بریندارە. وەختێکە گەیشتم ئیتر کە هاوڕێ فەریدەم بینی بەدەم گریانەوە پێی وتی بەداخەوە وەڵام تەواوی کرد، بەڵام دایکی هێشتا نازانێت، لە هۆتێلێکا بوون هەموویان. ترێنەکەش ئاوا بوو کە زۆر بەداخەوە وەڵام داوای ویزای کردبوو بۆ دایکی کە پێی بدەن بێ بۆ ئێرە، لەبەرەوە برایکیشی لێرە بوو لە سوێد. چەند جار ڕەدیان کردەوە، کە ڕەدیان کردبووە ئیتر یەکێ وتبووی بۆ ناچێت بۆ قبرس، لەوێ ئەتوانن بۆ ئێرانیەکان میزان ناوێ و تۆش لێرەوە ئەتوانی بچیت و لەوێ یەکتر ببین. من بەڕاستی ئەمە چەندین جار وتمە، هەرو ساڵی ژوتم قسەی دواییم نەبوو، بەڵام هەر ئەو وەختە منم زانی قبرس جگایەکی زۆر خەتەرناکە، لەبەرەوە لە بەیروت شەڕ بوو و بەیروت وەزعەکەی زۆر خراپ بوو،
بەشێ زۆر لەو تاوانبارانەی کە کاری خراپیان لە بەیروتە کرد گواستبوویانەوە بۆ قبرس و بە تایبەتیش لە لارناکە. ئیتر وەختێک کە غوڵام داوای ویزاکە بۆ دایکی مەجبورە چێ پاسپۆرت وەربگرێت. ئیتلاعاتی سوپای پاسدارانەوەوانە معلومە ئاگایان لێ بووە، تعقیبیان کردەوە بچوون بە دوایە، ئاگایان لە هەموو شتێکی بووە، چۆن چوو کەی پاسپۆرتی وەرگرت، بلیتی بۆ کڕیوە و چ ڕۆژەیەکەوێتە ڕێ، چون ئەیانزانی ئەم دێ بۆ لارناکە و لەو لاشەوە ئەیانزانی غوڵامیش دێ بۆ لارناکە. بۆیە لە ناو فڕۆکەکەیشە یەکێ لە مێهماندارەکان ئەچێ زۆر زۆر مێهرەبانیەکان لەگەڵ دایکە و مەجموعێشتی لێ پرسێ. دایکشی ئەلبەتە فارسی نازانی، فەقیرە لە لۆر بوو، یعنی فارسیەکی ئەو فارسی کە ئیسلا فارسی ڕسمیە، ئیتر قسەی لەگەڵا کرد بوو، زانی بوویان کە ئەمە ئاوایە، ئەوە گێڕا بوویانەوەرە وڵاتچین بۆ لارناکەەوە چنە کوێ چینە فلان جێگا و ئەوانە لە ڕووی مێهرەبانیەوە کە هاتبوون بۆ ئەوەی تریەکیان بینی بوو کارە خراپ کە کردبوویان کاگوڵام یادی بەخێر کارە خراپی کردبوو ئەوە بوو کە هەموو ڕۆژێ لە هۆتێلەکەەوە بە یەک مەسیرە چوون بۆ قەراغ دەریا و لێەوە گەڕابوونەوە. براکەی عەلی برای کە دوایەوە بە گریانەوە، من ئەمانە بۆیە بە وردیەزانم، لەبەرەوە من کە چوون بۆ ئەوێ ئیتر بووم بە پەیوەندی نێوان ئەوان و پۆلیس پرسیارەکانی ئەکرد، منە بۆ ئەمانە هەمووی تەرجمە بکەمەوە بۆیان و بۆی بە وردەکاریەکانی هەمووی ئەرە وەختە ئەمزانی. عەلی بە غوڵامەڵێک داداش ئەمە کارێکی خراپە، ئێمە لێرەین، جێگاکەمان زۆر معلومە، با هۆتێلەکەمان بگۆڕین، با شارەکەشمان بگۆڕین، ئەتوانی چن بۆ شارێکی تر. بەداخەوە کە غوڵام قبوڵی نەکرد و توی نانا تۆ لە خۆڕ ترسی، ئەو ترسە لازم نییە، بەڵام نەک ئەوە بێ احتیاتیان لەوە کردبوو کە لە یەک هۆتێلما بوونەوە، بێ احتیاتی دووەمیانەوە بوو هەرچی ڕۆژە درست یەک مەسیر ڕۆیشت بوون و یەک مەسیری شاتە بوونەوە. ئەمە کار ئاسانیەکی زۆری کردبوو بۆ تێرۆریستەکان کە ئەڕۆن ڕۆژێک ئەچن بۆ قەراغ ئاو ئێوارەیە خەریکن ئەگەڕێنەوە، ئەو دوو نەفەر بە مۆتۆر ڕۆیشتن، یەکێکیان لەبەرەوە دڵنیا بێت ئەو کامەیە، چون سێ پیاو بوون، برایەکی هاوژینەکەی بوو، براکەی خۆی بوو لەگەڵ غوڵام، بۆ ئەوە دڵنیا بێ کامەیە بانگی کردبوو، وتبووی غوڵامی لای کردبووە، کە لای کردبووە چای پێکەوت بوو، تەقەی لێ کردبوو، ئیتر بە بەرچاو دایکی و بەرچاو ئیتر هاوژینەکەی و ئەو کەسوکارەکە لەوێ بوون و خەڵکیش دوکاندار و ئەوانەیشیانزانی من چوون بۆ ئەوێ، من چوومە سەر ئەو شوێنەکە تەقەیان لێ کردبوو، ئیتر بردیانە نەخۆشخانەوە، بەداخەوە نەیانتوانی کارێکی بۆ بکەن. مشکلەکە لێرە دووشت بوو، یەکێ ئەو بوو کە پۆلیسی لارناکە زۆری پێ ناخۆش بوو، کەشێکی ئەوە ڕووداوە، چونکو شارێکی زۆر توریستی بوو، ئەمە خەتەری بوو بۆ ئابووری قبرس و بۆ لارناکە، چون لارناکە شارێکە توریستی ئێزگار زۆر بۆچێ. یەکێتریشی ئەوە بوو کە دەی ئەم بنەماڵە چی لێ بکەن، تەواوی هەمویان لە دەوری یەک نەفەر کۆبوو بوونەوە کە بەداخەوە یەک نەفەرە نەما بوو. بۆ ئێمە خەریکی ئەو کارانە بووم، یعنی لەلایەکەوە بۆ پۆلیس لە منیشی پرسی وتی تۆ پێ دوایی کێوت معلومە کێیە، دکتۆر قاسملوو تازە تێرۆر کرا بوو و چەند ڕۆژ دوای ئەوەیش کە سدیقی کەمانگەر تێرۆر کرا ئەویش ئەو لە کوردستان، بۆیە وتم معلومە کێ سەرچاوی تێرۆرەکە. ئیتر ئەوە بوو کە ئەم جارە مەموریەتی من گۆڕیا لەوە کە کۆمەکی دایکی و ئەو کەسوکارەی بکەم کە ویزا وەربگرن بێن بۆ سوێد، بێن بۆ ئێرە و هەروەها تەرمی کە غوڵامیش بنێرینەوە بۆ سوێد، کە ئەمە ئەلبەتە ئێستا من نامەوێت چمەنا وردەکاریەکەی من بە وردی لەبەرەوە یادداشتی ڕۆژانەم هەیە، لەو ڕۆژانە زۆر بە وردی ڕۆژ بە ڕۆژ بۆچیمە، من 11 ڕۆژ لەوێ بووم، دوامایەکی ئێزگار زۆر لەخرە کە غوڵام هێنامانەوە بۆ ئێرە و لێرە لە ڕێوڕسمێکی زۆر پشکۆ بەداخەوە لێرە نێژراوە. دایکیشی دوای فەوتی بەداخەوە دوای ئەم ینی دوای تێرۆری کە غوڵام جا ئەم جارە دایکی ویزایان پێدا کە فەقیرە بۆ مەراسمی سەرخۆشی کوڕەکەی هات بۆ سوێت. بەڵێ هاوڕێ ئەحمەد، ئەم بەرنامەیە لەم قۆناغە ئاڵۆز و هەستیاری ئێستادا بڵاو دەکرێتەوە.
بە بڕوای ئێوە بینەرانی ئێمە دەتوانن لە چ بەشێک لە ئەزموونەکانی هاوڕێوەڵام خەبات و چالاکیەکانی ئەوانە وەربگرن؟ وەڵام من پێم وایە زۆر شتی لێ وەرەگیرە. جاری یەکەم ئەوەیە کە مناڵی خەڵکی دێیەکی بچووکی گەچساران یا دووگومبەدان وە لۆڕێک لەو مۆقعیەتەوە ئەوەندە توانی بووی کە بگا بە بخوێنێ و بگاچێتە دانشگا و دوای ئەوە بێتە ناو شۆڕشێکی ئاواوە و لە ڕێکخراوێکی واشە بگاتە ئاستی ڕێبەرایەتی ئەو ڕێکخراوەیە. خودی ئەمە یعنی دەرسێکی گەورەیە کە لە هەر ئینسان لە هەر هەرومەرجێکا بێ ئەتوانێت ڕێگایەک بدۆزێتەوە بۆ ئەوەی کە چارەسەری کێشەکان بکاوە. تەبعاً دەرسێکی گەورەیشی ئەوەیە کە پەیوەستبوونی بە خەباتی سیاسی لە ڕاستیدا بۆ ئەوە بوو کە بتوانێت کۆمەکێ بکا بەڵکو کۆمەلگا بگۆڕێت کە ئەو فەقیری وەژاریە کە ئەو خۆی بە منداڵی چێشتبووی ئەوە نەمێنەیە. ئەوە یەک. دووهەم ئەوەیە لە کاری ناوڕێکخراوەی ئەوانە زۆر مێهرەبان بوو، زۆر بەرخوردی باش بوو بەوانەی کە مخالفەتیانە کرد لەگەڵ نەزەرەکان و بۆچوونەکەیشیان نەبوون، حەواوە لەگەڵیانە هاوکاری تەشکیلاتی لەگەڵاکردن و هیچ مشکلێکی لەگەڵیانە نەبوو. سێ ئەوەی کە هەروەکو ئەو تیتری کتێبەکە نووسیوی مبارزی کە میئەندیشیت بۆ ئەوەی کە بتوانێت بۆچوونەکانی خۆی ئیسبات بکات و قسەکەی خۆی بباتە بەرەوە، زۆری خوێندەوە، زۆری تەحلیلە کرد و زۆر ئەچووە ناو کۆڕ و کۆمەڵ بۆ ئەوە کە ئیستدلالەکانی خۆی پتەوتر بکات و بۆ ئەوەی کە بتوانێت دیفاعکان لەو شتانەی کە ئەو پێیوا بوو دروستە و لەو فکر و ئیدۆلۆژیە کە ئەو پێیوا بوو دروستە. من پێم وایە ئەمە ئەتوانین لێی وەربگرین. بەڵام بەداخەوە هەڵەیەکی گەورەیشی کرد ئەوژەوەیە کە زۆر بێ احتیات بوو بۆ پاراستنی خۆی، پارێزگاری خۆی. من هەر ئەوەندە بڵێم لێرا کە هەفتەیەک پێش ئەوەی بچێ بۆ لارداکە لە سوئێد لە جەلسەیەک کاسوخەڕانی دانابوو خۆی گریم کردبوو، یعنی بڕێک دومچا و ئەوانەی خۆی گۆڕی بوو با نەیناسنەوە، کەچی هەر بۆ قیافەوە چوو بۆ لارداکە و لەوێ کەوتە داوی بەداخەوە تێرۆریستانی جمهوری ئیسلامی و جانی بەخت. بەڵێ هاوڕێ ئەحمەد، من پرسیارێکم نەماوە، ئەگە بەڕێستان بتوانێت شتێک ماوە ئاماژەی پێ بکەن فەرموو. نەخێک زۆر سپاس بۆ ئەم دیدارە و یاد و ناوی کاکە غوڵامی کەشاوەرز هەمیشە بەردوو بەڕێز بێت. زۆر سپاس بۆ ئەوەش. زۆر سپاس بۆ ئامادەبوونی جەنابیش، زۆر مەمنون. بەڵێ بینەرانی عەزیز، هاتینا کۆتایی بەرنامەکەمان. یادی هەموو گیان بەختکردوانی ڕێگای سوسیالیزم بەرز و بەڕێز بێت.